بە ئامادەبوونی بەڕێوەبەری گشتی کاروباری پاسپۆرتی عێراق و بەرپرسانی حکوومەتی هەرێم و بەرپرسانی ئیداری پارێزگای هەڵەبجە بەڕێوەبەراتی پاسپۆرتی شارەکە کرایەوە. لە مەراسیمەکەدا پارێزگاری هەڵەبجە ئاماژەی بەوەدا هەوڵی تەواویان دەخەنە کار لە ئایندەدا سەرجەم ئەو بەڕێوەبەرایەتیانی دیکەش لە هەڵەبجە بکەنەوە کە بڕیاریکردنەوەیان لەلایەن حکوومەتی عێراقەوە بۆ دەرچووە. چکە ئەم مؤسسەیەکە خزمەتی پارێزگای هەڵەبجەیەکە و خزمەتی دانیشتوانی هەڵەبجەیەکە. هیوادارین ئەمە مؤسسەیەک بێ بە دایکی هەموو مؤسسەکان بە تایبەتی ئەو مؤسساتانەی کە مشترکن لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و عێراقی فیدراڵ. بتفعيل وتشغيل مكتب جوازات حلبجة لأهالينا ومواطنينا في محافظة حلبجة والأقضية التابعة لهم. تم أخذ الموافقات الأصولية من قبل وزارة الداخلية لاستحداث المكتب وإشراكه مع منظومة الجوازات الرئيسية لإصدار جوازات السفر بدعم وتوجيه من قبل السيد الوكيل الأقدم لوزارة الداخلية الدكتور عقيل الخزعلي. كان له الدور في تفعيل المكتب وإصدار الجوازات وحسب توجيه سيادته بأن تقديم الخدمات لكافة مواطنينا في جميع أنحاء العراق في كافة المحافظات. هەر ئەمڕۆ لە دەستپێکی کارەکانی کارمەندانی بەڕێوەبەراتی پاسپۆرتی هەڵەبجە مامەڵەی بەشێک لە کەسوکاری شەیدانی کیمیاباران وەرگیران و دواتر وەک پێشینەی کارەکانی بەڕێوەبەرایەتیەکە یەکەم مامەڵە بۆ کچە شەیدێک تەواو کرا و بووە یەکەم کەچکە پاسپۆرتەکەی پێدرا. هەستێکی زۆر خۆشە و شانازی بە خۆمەوەکەم وەکو کچێکی شەید کە یەکەم کەس بووم بۆ وەرگرتنی پاسپۆرتی هەڵەبجە. ئەگەرچی نەبوونی ناوی پارێزگای هەڵەبجە لەسەر و ژمارە پاسپۆرتانی ئەمڕۆ دەرکران بەشێک لە ئامادەبوانی نیگەران کرد، بەڵام بەڕێوەبەری پاسپۆرتی هەڵەبجە ئاماژە بۆ دەکات لە ئێستادا بە تەواوی ڕێکارەکانی بەڕێوەبەرایەتیەکە کۆتایی نەهاتووە و لە ئایندەدا ناوی پارێزگاکە دەنووسرێت و هاوشێوەی شارەکانی سلێمانی وەولێر هەڵەبجەش وەک بەڕێوەبەرایەتی سەربەخۆ مامەڵەکان جێبەجێ دەکات. بەڕێوەبەراتی پاسپۆرتی پارێزگای هەڵەبجە بەڕێوەبەراتێکی سەربەخۆیە سەر بە جنسی عامەی هەولێرە. هەر وەکو بەڕێوەبەراتی پاسپۆرتی پارێزگای سلێمانی بەڕێوەبەراتی پاسپۆرتی پارێزگای هەولێر و دوهۆک بەڕێوەبەراتێکی جیاوازە نووسینگە نیە ئێرە. لە دوای بەڕێوەبەرایەتی گومرگی هەڵەبجە ئەمە دووەم بەڕێوەبەرایەتی سەر بە حکوومەتی عێراقە لە پارێزگاکەدا دەکرێتەوە و ڕۆژانە بەکردنەوەی بەڕێوەبەرایەتیەکان هەڵەبجە وەک نوێترین پارێزگای عێراق کاراتر دەبێت و ئەوەش بووەتە جێگەی خۆشحاڵی دانیشتوانەکەی بەگشتی. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.